ئەم دوکانە چیرۆکی پیاوێکی لە ناودایە کە 10 ساڵە بە کیلو عەتر دەکڕێت و لە شوشەی بچکۆلەدا دەیانفرۆشێت. من نزیکەی 10 ساڵە کاری بۆن فرۆشی یەکەم و جیاوازی ئەو بۆنانش لەگە بۆنی مارکەی تەنها ئەو شتێک کە بۆنی مارکەی لە ناو شوشەیەکی جوان کرایە، کارتۆنێکی جوانی بۆ کراوە، دیزاینێکی جوانی بۆ کراوە، سەتاچلی بۆنی مڕەکەزە کە ئەو بۆنە زەیتانەیە کەمە بە کیلۆ دەیهینین، ما باقی ئەوەکەی تریشی کحول و ئای مقەتەرە نفسی بۆنە، بەڵام شەریکە لە بۆ شەریکە دەگۆڕدرێ، شەریکە هەیە باشتر دروستی دەکا، کوالێتی باشترە، چەند کوالێتی بۆنەکەش باشتر بی، تەرکیزی بۆنەکەی باشتر بی، نرخی بۆنەکەش گرانتر دەبێت. ئێستا بۆ عەبدولسەلام جیاکردنەوەی بۆنی مارکە و ساختە ئەوەندە ئاسانە کە پێویستی بە بەکارهێنانی هەستی بۆنکردنی شینیە. جیاکردنەوەی بۆنی ئەسڵی و عادی بەتابەتی با باسی مارکەکان بکەین. بۆنی مارکە لەسەری نووسرا ئەیدی پۆرفیۆم، ئەو نووسینە علامەتی ئەوەیە کە بۆنەکە دەرەجەیەکە، بەڵام ئێستا کە لە بازاری تەقلید گەلک زۆرە، بۆنی تەقلید زۆرە و لەسەریشی دەنووسرێ ئەیدی پۆرفیۆم، ئەتو نازانی ئەو بۆنە ئەسلیان عادیە، بەڵام چۆن بزانی کە بۆنی ئەسلی لەگەر عادی لێک جیاکەوە؟ ئەگەر شوشەکە هات و شەفاف بوو جوان جوان ڕای دەشەقێنی کەفی دەکات، کەفەکەی مانەوەی کەفەکەی دەلالەتە لەسەر ئەسلی بۆنەکەی، و ئەگەر کەفەکەشی زوو چوو ئەوە بۆنەکە عادیە، ڕێژەی کحول و ئای مەقەتەری گەلەگەلک زۆرە، لەوەی بۆنەکە عادیە و تەقلیدە. و ئەگەر هات و شوشەکە شەفاف نەبوو، ڕەش بوو یان سۆر بوو، دیار نەبوو، دیوی ژۆری بۆنەکە دیار نەبوو، ئەو کاتە پەمپەچی بەڕووی گلۆب دەڕشێنی تۆز دەچی دەکا، مانەوەی تۆزەکەی لەناو هەوا ئەوە ئەسلیە، ئەگەر زوو چوو ئەوە بۆنەکە عادیە. ئەو دیاری دەکا بۆنە شیرینەکان ناڕاستەوخۆن و تایبەتن بە ئافرەت، بۆنە مزرەکانیش بۆ پیاوانە کە ڕاستەوخۆ بڵاو دەبێتەوە. بۆن هەموو بۆنێک دوو جۆرە، شەرقی و غەربی. لەناو بۆنە شەرقی و غەربیەکانیش نیسائی و ڕیجالی هەیە. بۆنی نیسائی دائیمەن شیرنە، بۆنەکانیان نەرمە، بە بۆنی ڤانێلا و فراولە و باقی ئەو شتانەی کە نەرمە لێ دروست دەکوی. و بۆنی ڕیجالی زیاتر تیژە، مزرە، کە بۆنی مباشری پێدەگوترێ، ئی ئافرەتانیش مائیلی پێدەگوترێ کە ناڕاستەوخۆ بۆنەکە بڵاو دەبێتەوە، بۆنی پیاوانیش ڕاستەوخۆ بۆنەکە بڵاو دەبێتەوە. ئەتر فرۆشەکە ڕۆژانە باشترین ئەترەکانی بەناو دوکانەکەدا بڵاو دەکاتەوە و بەم شێوەیە سەرنجی کڕیاران ڕادەکێشێت. بە قسەی خۆی بە پڕژانی چەند دڵۆپێک ئەتر دەتوانیت وا لە کڕیار بکەیت کە لێت نزیک بێت یاخود دوور. نارین ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.